خۆشەویستان پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم خۆتان لە ئاگری دۆزەخ بپارێزن ئەگەر بەلەتە خورمایەکیش بێت. بۆچی؟ لەبەر ئەوەی لە دۆزەخدا یەک قومێک یەک گڵاسێک ئاوی سارد نییە بیخۆیتەوە. سبحان الله، یەک قومێک ئاوی سارد نییە لە دۆزەخ. ئێمە گەرمامە بێ ئاو دەخۆینەوە، ئاوی سارد دەخۆینەوە. ئەی لە دۆزەخا بێ ئینسان چی بکات؟ یەک جاریش سوێن بەخوا قومێک ئاو گڵاسی ئاوی ساردت پێ نادرێ، چونکە خوای گەورە دەفەرمێ لا يذوقون فيها بردا ولا شرابا. ئەوانەی کە لە دۆزەخدان ساردی و فێنکی و هەوای خۆش نابینن، ئەوانەی کە لە دۆزەخدان ئاوی سارد و سازگار نابینن، چونکە ئەوەی کە حەزیان لێیبێ نییە. یەکێک لەوانە ئاوی ساردە کە خوای گەورە لە قورئانی پیرۆزە باسی کردووە. ڕۆژێکیان ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک کە باسما گورت چەند جارێ لە خوا زۆر ترساوە، کە زۆر لە خوای پەروەردگار ترساوە، یعنی جاری وا بوو هەتاک و بەیانی گریاوە لە ترسی خوا، بەڵام من و تۆ بۆچی لە خوا ناترسین؟ بۆ بە خۆماندا ناچینەوە؟ کاتێک کە چراکە و فتیلەکەی کوژاوەتەوە دەستی کردووە بە گریان، تاریکی قەبر و قیامەتی بیرکەوتۆتەوە، تۆش ئەڵێ من بەهەشتیم، دڵنیا بە مامۆستاکەت ئیبلیسە. ئەوەی بڵێ من بەهەشتیم، شەیطان سەری لێ شێوانەوە. من ناڵێم بڵێ دۆزەخیم. ئینسان ئەبێ ئیماندار ئەبێ بەم شێوەیە بێ، لە دۆزەخ و لە عەزابی خوا بترسێ، ئومێدیشی بە بەهەشت هەبێ. بەڵام ئەگەر یەکلایە نەبێ بڵێ من بەهەشتیم چیم کردووە، ئەوە شەیطان پەروەردەی کردووە. چونکە نە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نە سەحابە هیچ کەسێک وا نەبووە. ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، باشە مام حاجی خاڵ و فلان کاک فلان کە تۆ دەڵی من بەهەشتیم، تۆ لەوان بەڕێزتری، تۆ لەوان عالمتر و لە خواترستری، ئەوان خوا وعدی داوە لە قورئاندا کە لێیان ڕازی بوو، بەڵام خوا وعدی بە من و تۆ داوە لە قورئاندا کە لێمان ڕازی بێ؟ ئەگەر شوێنی ئەوان نەکەوین نەخێر. ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزای خوای پەروەردگاری دەوێت، ئاوی ساردی خواردەوە، گڵاسێک چۆن دەڵی پەرداخێک جامێک ئاوی ساردی خواردەوە، دەستی کرد بە گریان، بەڵام زۆر گریە. قەت ئێمە بیرمان بۆ شتانە چووە؟ گڵۆپەکانمان کوژان بێتەوە، قەبر و قیامەتمان بیرکەوت بێتەوە، گڵاسی ئاوی ساردمان خوارد بێتەوە، دەستمان کرد بێ بە گریان، وتیان ئەی عەبدوڵڵای کوڕی عومەر بۆچی دەگریت؟ فەرمی وەڵڵی ئەو ئایەتم بیرکەوتەوە، خوای گەورە دەفەرمیە وەحیلە بەینەهم وەبەینە ما یەشتەهون. ئەهلی دۆزەخ ئەوەی حەزی لێ بکەن خوای گەورە مەحرومی دەکات لێیان. وەڵڵی زانیم ئەهلی دۆزەخ لە هەموو شتێ زیاتر حەزیان بە ئاوی ساردە، بەڵام خوای گەورە مەحرومی دەکات لێیان. بۆیە دەڵێن ئەن ئەفیضوا عەلەینا من الماء ئەو مما ڕەزەقەکم الله. ئەهلی دۆزەخ دەڵێن ئەی ئەهلی بەهەشت، تو خوا تۆزی ئاوی ساردمان بنێ، تۆزێ نان و خواردنمان بەرێ. ئەڵێن ئین الله حەڕەمەهما عەلە الکافرین، خوای گەورە ئاوی سارد و خواردنی بەهەشتی حرام کردووە لەسەر کافر و ئەهلی دۆزەخ. بۆ دەگریم ئەهلی بەهەشت بۆ خۆیان بەختەوەرن، بەڵام ئەهلی دۆزەخ ئاواتیان ئەوەیە قومی ئاوی سارد بخۆن و بەڵام پێیان نادرێت. باشە بۆ خۆمان زەلیلکەین، بۆ ئەم دنیای خۆمان زەلیلکەین، لەناو دۆزەخێکا بەردەوام لە سزای خوا دابی، قومی ئاوی سارد نەبێ بیخۆیتەوە. ژیانەوە دێنێ بیکەیتە هۆکارێک بۆ بەدبەختی خۆت. گەنجێک تەمەنی 15 ساڵ 17 ساڵ 20 ساڵ ئەوە کارەساتە، 4-5 ساڵە بالغ بووە، دۆزەخێکی بۆ خۆی مستەوگەر کردو، نوێژ ناکا خوا ناناسێت. بۆ لە خوا ناترسین؟ با بگەڕێنەوە بۆ لای خوا. بەخوا لە دۆزەخدا ئاوی سارد و سازگار نییە بیخۆیتەوە ئەگەر یەک جار و یەک قومێکیش بێت.